هێڵی گەرمی ساڵ 19 فەرموو. سڵاو خاتون. من پێویستم بە هاوکاری ئێوەیە. باشە فەرموو چۆن دەتوانین هاوکاری بکەین؟ پەیوەندی ژنێکە بە هێڵی گەرمی 119 داوای ڕێنمایی دەکات بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیەی کە لەگەڵ هاوسەرەکە هەیەی. کارمەندانی هێڵەکەش کە ڕاهێنراون و شارەزان زانیاری تەواو لە کەسەکە وەردەگرن و لای خۆیان تۆماری دەکەن و بە پێی جۆری کەیسەکە هاوکاری پێشکەش دەکەن. هێڵی گەرمی 119 ڕۆژانە 24 کاتژمێر کارایە و هاوکاری یاسایی و دەرونی و کۆمەڵایەتی پێشکەش بەو کەسانە دەکات کە پەیوەندی بە هێڵەکەوە دەکەن و لە پرسراوی هێڵەکەش ڕایدەگەێنێت دامەزراندنی هێڵەکە و پەیوەندیکردنی ژنان بە هێڵەکەوە بۆتە هۆی کەمبوونەوەی حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن. بەردەوام هاوڵاتیان پەیوەندیمان پێواکەن لەبەر ئێستا خەڵک بەهۆی تەکنۆلۆژیاوە ئاشنا بووە ئەم هێڵەی ناسیوە بەردەوام پەیوەندیمان پێوەکەن و داوای هاوکاریمان لێکن و داوای چارەسەرمان لێکن و لە هەمان کاتات هەندێک هاوڵاتی داوایەوەمان لێکا کە چۆن ئیجراعاتی یاسایی ئەکرێت ئێمە ڕێنمایی تەواویان ئەدرێتێ بۆەوەی کە سبەینە سکاڵایەکیان تۆمار کرد شتەکانیان لە بەردەما ڕوون بێت. بەپێی ئاماری بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان لە ماوەی 9 مانگی ئەم ساڵدا لە پارێزگای سلێمانی 2 ژن خۆیان سووتاندووە و 7 دەستدرێژی سێکسی بەرامبەر بە ژنان تۆمارکراوە و زیاتر لە 1549 سکاڵاش لەلایەن ژنانەوە تۆمارکراوە. هەروەها لە ماوەی 10 مانگی ئەم ساڵیشدا 5564 پەیوەندی بە هێڵی گەرمی 119 کراوە و داوای هاوکاری و ڕێنمایی کراوە. بەنسبەتی ئامارەکانەوە ئامارەکان ساڵ بە ساڵ هەڵچون و دەچونێ بەخۆ ئەبینە ئەمانەی وانەیە کە ئامارەکان کەمی کردیانە یعنی ئەگە چەند عادەتێک کەمی کردبێت دەلال نییە لەسەروەی کە تەواوی کێشەکانی کۆمەلگای ئێمە چارەسەر بووە بەڵکو دەبین ساڵ لەگە ساڵێکیکە بەراوردیەکی هەیە لە پارێزگای سلێمانی ئەم چەند مانگەت بە بەراو لەگە ساڵی 2019 کەمی کردووە بەڵام لەگەڵ ئەوەی دەبینی کێشەکان زۆرە و زیادی کردووە بە حکومی تۆ کۆمەلگە ئێمە لەنا ئەو قەیرانەنا ئەو فۆزا سیاسەیە کە ئەژێ ئەمە دەلالێتە لەسەرەوەی کە بەرۆکی زۆربەی خێزانەکانی کردووە و هەنگاوی ناڵ هەنگاوی جدی نەنراوە و هەنگاونراوە بەڵام پێویستە ئیشکاری باشتر و جدیتر بکرێت بۆ سنووردارکردنی ئەم کێشانە. هێڵی گەرمی 119 لە کۆتاییەکانی ساڵی 2018 دامەزراوە و بۆتە هۆکارێک بۆ گۆڕانکاریەکان لە توندوتیژیەکان بەرامبەر باژنان و خێزان ئەویش بە پێشکەشکردنی چارەسەرا کۆمەڵایەتی و یاسایی و دەرونی و ڕاوێژکاریەکان. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.